پاڵەوانێتی مەلەوانی پارێزگای هەولێرە 75 یاریزان بەشداری کردووە و لە سەرجەم ئاستەکانی بێچوە شێران و تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوان کردنەوەی پاڵاوانتەکە دوای ئەوە دێت لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان لە حکوومەتەوە بودجەیەکی مانگانەی بۆ دیاری کرا و ئەویش بەسەر یەکێتی وەرشەکان و نوێنەرایەتی پارێزگەکاندا بەشی دەکات و دوای دابڕانێکی زۆریش جارێکی دیکە مەلەوانزانەکان بە پاڵاوانتەکان شاد دەبنەوە. نوێنەرایەتی لیژنەی ئۆڵمپی کوردستان باڵێن هەولێر ئەوان هەستان باوکاریکردنی ئێمە بۆی دوو چالاکی پێینەوە لە ماوەی 2 هەفتەدا هەفتەی پێشوو ئیکچان بوو خوشکە بە ڕێزەکانمان ئەم هەفتەیەژی کوڕانە زیاتر لە 75 یاریزانش بەشداری کردووی کوڕان تقریبان دەیانە دەبن هیوادارم زیاتر بەرەو پێش بچن بۆی بتوانین لە کوردستان ئاساشی باش پێشکەش بکەین و هەروە لە عێراقیش بە ڕەنگزەردینینەوە. یاریزانان دڵخۆشن بەکردنەوەی پاڵاوانتەکان تاوەکو زیاتر خۆیان بۆ پاڵەوان بوون ئامادە بکەن و لەسەر ئاستی کوردستان و عێراقیش ئەنجامی بەرچاو بەدەست بهێنن. تەلەڤیزیۆنی پێیان هەردەم لە خزمەت یاریزانەکاندا بووە زۆر سوپاسان دەکەین هەردەم پاڵەوانیەتی بکرێتن زۆر باشترە بۆ یاریزانان چەندی پاڵەوانیتی بکرێتن یاریزان پێش دەکەوێتن کە هەرچەندە ئێستا کە من 5 ساڵە ناومەلەوانیم توانیمە هەر پلەی یەکەم لە کوردستان و عێراق بەدەست بێنم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ توانیمە لە یاریزانە گەورەکان یعنی متەقەدیم توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم هەردەم یعنی پاڵەوانێتی بکرێ باشترە بۆ یاریزان. بەوتەی یاریزانان و ڕاهێنەران یانەکان هاوکاری مەلەوانزانەکان نەبوونە هەر بۆیە نایەنەوێت چیتر بە ناوی یانەکان بەشداری پاڵەوانتی بکەن بەڵکو بە ناوی هەڵبژاردەی هەولێر یاخود یەک یانە کە هاوکاری تیپەکە بکات. لەمە دووە هەولێر هیچ نادیەشی نامێنێت تەنها دەبتە هەڵبژاردەی هەولێر منتەخەب هەولێر و ئەو پاڵەوانتێ لە بوو ئەو هەشت ڕاهێنەرە بوو بە سەرکەوتوەکی زۆر باش پێشکەوت یعنی ئەو یاریزانە زۆر باش خۆیان ئامادە کرد بوو و لە داهاتوش بەشداری بوو لە عێراق دەکەین بە ناوی هەڵبژاردەی هەولێر نەک نادیەک لە هەولێر لەسەر ئاستی کوردستان ئەگەر ئەوان ئیتحادی کوردستان قبول کە بە ناوی هەڵبژاردەی هەولێر دەینە خوارێ و ئەگەر قبوڵیشی نەکرد نادیەک مڕەشا دەکەین لە هەولێرێ یەکەمەکانی ئێرە لە ئەو نادێ دێنە خوارێ. وا بڕیارە لە ماوەی داهاتوو دوو پاڵەوانیتی لەسەر ئاستی کوردستان لە مەلەوانگەکان و دەریاچەکان بەڕێوە بچێت و پاڵەوانتی عێراقیش لە پێش یاریزانەکانە بۆیە دەیانەوێت بە باشترین ئامادەکاری بەشداری بکەن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.